طبعا ئەوڕۆ بەداخەوە کە هەمومان نیگەران لەو بارودۆخەی کە ئەوروپا لە ڕۆژاوای کوردستان دەگوزرێ بۆیە بە پێویستمان زانی ئێمە وەکو حەزبی شووی کوردستان کۆبنوویەک داوەتی سەرجەم لایەنە سیاسیەکان بکەین وەکو مەسەر بەرپرسێتەکی نەتەوایەتی نیشتیمانی و خۆشمان بە بەشێک لەو بارودۆخەی کە ئێستا لە ڕۆژاوا دەگوزرێ خۆمان بە بەرپرس دەزانین و ناکرێ بەڕاستی لێ بێدەنگ بین جێگای داخە کە لە پێش هەموو مافری دەوری مافی مرۆڤ UN ئەمڕۆ کارەساتێک لە ڕۆژئاوا ئەنجام دەدێ بەبێ ئەوەی جێگای داخە یعنی زۆر لە وڵاتەکانی هەرێمایەتیش خۆیان لێ بێدەنگ کردیە بۆیە بە باشمان زانی ئێمە وەکو حەزبەکانی شاری هەولێر کە عاسیمەی هەرێمی کوردستانە لێرە کۆبنەوەی بکەین و لەو کۆبنەوەیە کۆمەڵێک بڕیار و بدەین لەو کۆبنەوەیە بڕیاری ئەوەماندا بە حەقەت ئێمە ڕۆژی شەموو سەعاتدەی بەیانی لە پێش UN سەرجەم لایەنە سیاسەکان لەوێ گردبوونەوەی بکەین و مزەکەرەیەک ئامادە دەکەین و ئەو مزەکەرە پێشکەشی بە UN دەکەین و لە داهاتووش بەرنامەی ترمان لە دەستدایە دوو هەوڵماندایە کە لە لژنەکە سەرجەم لایەنەکانی تێداوی لایەنەکان بە مانای نەتەوایەتی برادرانی ئاشکرد و ئاشور تورکمان کورد ئەوانەی کە سەرجەم ئەوەکان و لێرە بڕیاری ئەوەماندانایە کە بەڕاستی لەوێندرێ بە ناوی هیچ لایەنێکی سیاسی نەبی بەڵکو بە ناوی حەزبە سیاسەکانی شاری هەولێربی دوور و بڕیاری ئەوەماندایە هەموو سەرجەم لافیتەکان لە ژێیەکمان دروست کردیە ئەو لافیتانە هەموو بەیەک شێواز بنووسرێتن نەک تەعبیر لەلایەنێک یان لە نەتەوەیەک یان لە ئەوە بکاتن دەبێ ئەو لافتانەی کە دەنووسێ بە حەقەت ئەو لافتانە بی کە تابی لە ئێش و ئازار و کێشەکانی کە ئەوڕۆکە ڕوبەڕووی ڕۆژئاوای کوردستان دەبیتەوە ڕوبەڕووی برایەنمان دەبتەوە بە حەقەت وەکو مەسئولیەتێکی تاریخی دیسان ئەوەمان کە بڕیاری ئەوەماندا بۆ ئەو ڕۆژە هەرچی پێمان دەکەوە پێشنیاریت کەش هاتێ ئەوە بە حەقەت بەڵام ئەو پێشنیارەمان دوا خست بۆ کاتێشتر چکە پێشنیاری ئەوە هەبوو بچینە پێش قونسلیەی ئەمریکی پێشنیاری ئەوە بوو کە بتوانین کۆمەک کۆکەنەوە لە ئێستا بەڵام ئەوە بۆ قۆناغی دووەم بڕیاری ئەومەدا بۆ قۆناغی دووەم بابزانین کارەکان بەس شێوازێک دەڕواتن لەو کاتە بڕیاری کەمان دەبی چۆن کار دەکەین بۆیە لێرەوە لە ڕێگای ئێوەی بەڕێزەوە داوا لە سەرجەم شاری هەولێر دەکەین بە سەرجەم لایەنەکان بە سەرجەم چین توێژەکان ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی ژنان قوتابیان لەو ڕۆژە لە پێش UN کۆببینەوە ناڕەزایی خۆمان بۆ هەموو دنیا کە پێیان بڵێن پار ساڵ ئەو وەختە جارشکە دەوڵەتی تورکیا بەبێ هیچ پاساوەک هێرشی کردە سەر ئەو وڵاتە و عەفرینی کرد و خەڵکی ئاوارە کرد و ناشکرێ ئێمە لە بیرمان بچێتن تاکو ئێستاکە خەڵکێکی زۆر لە ڕۆژئاوای کوردستان ئاوارەیە لە کوردستانی خۆمان ناتوانن بگەڕێنەوە شوێنی خۆیان تا خەڵکێکی زۆری ئێستاکە لەو شەڕانەی ڕابردوو 11,000 شەهیدیان هەیە 30,000 برینداریان هەیە بەڕاستی ئەو قوربانیانەی ڕۆژئاوادایان دژی داعش جێگای داخە دەوڵەتی تورکیا لە پێشساوی هەموو دنیا جارێش کرد هێرش دەکاتە سەر ڕۆژئاوا بۆیە هیوادارین جەماوەری شاری هەولێر و سەرجەم شارەکانی کوردستان بۆ ئەو مەسەلە بە حەقەت کارێکی وا بکەین بەیانی دووبیانی لە ڕووی مێژوویەوە شەرمەزار نەبین چکە ئێمەش خۆمان بە مەسئول دەزانین بەرامبەر ڕۆژئاوا بەرامبەر هەر چوار پارچەی کوردستان